سڵاوتان لێبی ئەوەی پشتم کەناری دەریای سانتا مۆنیکا ئەو شوێنەی کە یاری GTA لۆکیشنە با بڵێن شوێنە سەرچەکەی لێرە تەسویر کرایە. ئیترەوە شاریارەکەی لێرە ئەوە دێکێنە ڤلۆگێکی تایبەتەوان سە بە ناوی دادەڕۆین شوێنەکان هەمووی یەک باز دەکەین چێن دەر تەسویری چی لێکرایە لەگەڵمان بن. GTA یەکێکە لە یاری ئەلکترۆنیە بەناوبانگەکان کە ناوی تەواوی بریتیە لە Grand Theft Auto. یەکەم یاری GTA دەگەڕێتەوە بۆ دیزاینەری یاری ئەلکترۆنی بەناوبانگ دەیڤید جۆنس کە لە ساڵ 1997 دروستی کردووە. لە ئێستادا کۆمپانیای ڕۆکستار گەیمز کە خاوەن یاریەکەیە. یەکێک لە یاریە بەناوبانگەکانی ڕۆکستار یاری GTA 5 کە لە ساڵی 2013 بۆ هەردوو پلەیستیشن 3 و ئەکسبۆکسی 360 بڵاوکراوە. ئەوە بیچەکەیە کەنار ڕووبارەکە یاریزان دەتوانێت بە 3 کارێکتەر یاری بکات ئەوانیش مایکل و ترێڤەر و فرانکلینە. یەکێک لە بەناوبانگترین شوێنەکانی یاریەکە سانتا مۆنیکا پیێرە لەسەر کەناری دەریای هێمن. گیتارەی لێ دەدا. Empty streets on a boulevard of broken dreams. Where the city's I walk alone and walk alone. سەر فەرەقەکی گەورە جارە کاتم سپارات مێرە بە شەو بوو پارەشم داوە لە گوتم کاکە نایەم سوار نام دەدەسێم دنیتە ئێرە هەوە ئەوەش سەفینەت نوح بە حیساب ساتر ساعات چەندە ساعات لێرە تقریبا 2 هەندێکە نیوەڕۆ ئەو لەش بەبزین چی تێدا شارە تقریبا ئەوە دەچمە دەرەوە بەس با بگەڕێمەوە. زۆر گەرمە ئەو شەپۆڵەشی گەرمە هاتیە ئەو 3 ساڵۆژە ئیتر زۆر خەتەرە. کە ئەوە بیچەکەی دەستە ڕاستیتی ئەو لەگەش بیچەکەی دەستە چەپیتی وەستایلە بە خەلا ڕەقەم تەلەفۆنی دانێ ڕاو برا وەکو برێکینگ باد شوێنەکان هەمووی لە مێشکم بوو دەمزانی چ لەختەک لێ چ دیمەنێک لێ گیرایە چکە من مەسڵ بیزرێ سار دەقەیت کە دەگەی با بڕۆین How much is that cup? $10.
$10. Okay, is it okay to record it? Let me see what you have here. What do you like? Oh. Which one is that? Is that the one that's on the plate? No, Oh. Play is 12. Cup is 10. Play is 12. Okay, go with this one, yeah. Okay. What do you like the food? Oh, that's a good question. How about the mix for each? Everything? Yes. Okay. How was your day? Hugo. Cold. Cold or cool? Good? Okay, more pineapple, please. More? No, that's fine. Okay. یک نخوش براستی به تمام. ده دلاری دلار گوش پازده. دولت سمی گویی $10. یعنی سیگم چیلو یک دو چیلو یک میوه با برتقال حامص و مانگو اناناس و سار خيار بينز كوكونات جيزيندي او شش نوع اشكال بو حفت چیده در گندوره شفتی و هشت و نو خواهی نظامه که ده بوده $10 انواع شديدة ده تنس دكانه كان إلى مصلك يابي أولين ياري أصلا جيما يتفرنا وشيدني أوش باش تشتري ماشا ليرة Well, look, go take a picture. روش ميز تاورا بخوي اصلا دا يو اس بانك تاورا لا جي تي اي اوف ذا ميزا ميز تاورا ميز بيلدينج قال برندا بزان سنقاتا يك يسير بيشش دا هيتر أوش لوس أنجلس أو هاي ما شاء الله لم يهليكو ها راسي هلاك متاقيش ميرا سيتي هول لو بريد جوان تلي بجيدتن
هون بزماني فارسي وبكردي باكي بر الليلة. طبعا لقيمكي هو LS سيتي هولا بلام ولفندا LA سيتي هولا LA مختصري لوس أنجلس. Our Griffin Observatory. شكاكا. أو بينا. ساعات بيت شو ما تلاقيش تمير. هو كمان همو لوس أنجلس زيارة هنا هموي. همو لوس أنجلس زيارة. Griffin. Nak Griffin ni aku dah macam Griffin. دیاره کنسرت هیا ایت در روبرت استایلی لو اقرب ارغا کنسرتی نظرم چیه خالکم